ئەو گۆرانیش بە داوای خۆشویستانە هەوادارم بەدڵی هەولایە بێت.
لەکوێ بخوێنی منیش نەوتار و ئەروەی ژمارەکاتان لەکوێ وەزانی ژمارەکاتان لەکوێ وەزانی تەلەفۆنەکەن گوڵێ شەو تا بەیانی تەلەفۆنەکە جوانێ شەو تا بەیانی تەلەفۆن مەکە جوانێ تەلەفۆن ماکە لە نیوەی شەوە گوڵێ بێزارم ماکە لە نیوەی شەوە وەڵڵی ئیزعاجم ماکە ئەروەی بۆ مامە ئاریا ئەم شەو لە لامە بۆ مامە ئاریا ئەم شەو لە لامە یادی قژلو لە وەڵا دڵی لە لامە هەتاکۆ مردن گوڵێ مەربەتە مامە تەلەفۆن مەکە جوانێ تەلەفۆن ماکە لە نیوەی شەوا وەرە بێزارم ماکە لە نیوەی شەوا بمرم بێزارم ماکە ئەروەی مەریەم دڵ شاوی منی زۆر جوان و شۆڕاژنی زۆر جوان و شۆڕاژنی مەریەم دڵ شاوی منی زۆر جوان و شۆڕاژنی زۆر جوان و شۆڕاژنی بەچێتی بۆ من نەبووی نامەوێ بێواژنی نامەوێ بێواژنی بەچێتی بۆ من نەبووی نامەوێ بێواژنی نامەوێ بێواژنی
کاکە ئارۆ پێنجێنی بادی دەشادی دەلاک بادی سەرتیبی جامعەی کۆمار بادی ڕەوزی گومرگ
واتي نسر قلك ما قدر زانوا ريزي البرشي مجوان بصيد الدسمانوا